ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆتۆفیقم لەڵقێبشەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسەکردن لەسەر ئاڵۆزیەکانی سووریا بە دیاریکراوی لە شاری حەلەب کە ئێستا لە دەست بەرەی تەحریر الشامە بە تەواوەتی شارەکە کۆنتڕۆڵ کراوە و ئێستا بەرەو هەندێک لە ناوچە و گوندەکانی دەوروبەری شاری حەماهەنگاوەنێ لە کتوپڕدا ئەم پەرەسەندانەی کە لە سووریا ڕووەدا هۆکارەکەی چییە؟ زۆرێک باسەواکەن کە ئەمە پێدەچێ دوای ئەو ئاگربەستەی کە لە لوبنان لە نێوان وڵاتی لوبنان و ئیسرائیل ئەنجام درراوە تا ڕادەیەک کاردانەوەی هەبێ بۆ گۆڕانکاریەک لە هەندێک لە ناوچەکانی سووریادا واتە بە ئیتیفاقیەک یاخود بە لێک تێگەیشتێکی سیاسی و عەسکەری ناویە بن. لەم نێوەندەدا کورد لە ڕۆژاوای کوردستان زەرەرمەند دەبێت یاخود ناوچەکانی ئەکەوێتە بەر شاڵاوی هێرشی هێزەکانی بەرەی تەحریر الشام یاخود نا. هەڵوێستی رووسیا و ئێران کە هاوپەیمانی ئەسەدن لەم بارەیەوە چییە؟ چونکە ئێمە بیستین رووسیاڵێ لە ماوەی 72 ساعتی داهاتوودا من هاوکاری سەربازی و لۆجستی ئەنێرم بۆ وڵاتی سووریا و لێرە و لێش بازەواکرێت کە ینی بردومان یاخود چۆنەڵی بەرگرتن بە هێزەکان و پێشڕەویەکانی تەحریر الشام لەلایەن رووسیاوە ئەنجام درراوە. ئەم ڕووداوانە سووریا گەڕێنێتەوە بۆ ساڵی 2014 یاخود نا. پەرەسەندنەکانی داهاتوو چیمان پێ دەڵێ؟ کورد لە چوارچێوەی ئەم گۆڕانکاریانەدا بەرەو چوەڕوان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز عەلی شەمدین نوێنەری حیزبی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا کە لە هەرێمی کوردستانە و بە خێراتن دەکەین بۆ بەرنامەی پانۆراما کاکعەلی. سوپاس دەکەم. ئەم گۆڕانکاریانی کە ئێستا لە سووریا ڕووەدا ئەین گۆڕانکاری زۆر خێرا و کتوپڕن ئەوەی کە پێشبینی نەکرا ڕوودا ڕوویدا. هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە بۆ ڕەوشەکە بەو شێوەیە پەریسەندووە کاکعەلی لە سووریا؟ سلااو ڕێز بۆ تۆ بۆ تەماشاوانی کورسات نیوز. وەڵڵەهی ینی بڕاستی کریزا سووریا زۆر درێژ کرد لە 2011 تا ئێستا و ئەم سێ ساڵێ ئەخیر ینی بێدەنگیگیژی چێ بوو وەزع سارد بوو شەڕێ ئۆکرانیا چێ بوو شەڕێ غەزا چێ بوو نزاچ چێ بوو هەر کریزا سووریا لەبیر چوو. یعنی هەر دبێ ڕۆژێک بێ ئەو کریزا بتەقی. پێم وایە یەک لە ئەنجامێ ئەو ئێریشا گۆل حەلەب ڕوودا جارێکی دیتر وەزعی سووریا ئانی سەرمێزە ناودەوڵەتی. یعنی ئەف یەک دووەم ئەف شەرێگۆ بوو لەسەر حەلەب ینی حتمەن تورکیا بدوود هەیە سەد تورکیا لە پشتە. بەحکومەوەی کە ئەمانە بە تەحریر الشام و هاوپەیمانەکانی هاوپەیمانی تورکیا زیاتر لە هۆکارێکی هەیە. یەکەم وەکو جەنابەت گوت پەیوەندی لەگەڵ تەحریر الشام هەیە لەگەڵ هەموو تیرۆریستانی لە سووریا ینی بەنێک هەیە دگهێ تورکیا ئەوە کۆنتڕۆلکێ ئەو پەیوەندی لەگەڵوان هەیە. لێ زیاتر یعنی ئەڤماوێ ساڵێکی پشتی شەڕی غەزا دەست پێ بوو و دوایی حزب اللهژێکی باش تێک چوو و حەسەن نوسرەلا کوشتن و هەنیە کوشتن و ئێدیتر حەماس بە تەواوەتی لە ناوچوو. ئەوانە نیشانی شتێکینە ڕۆژهلاتە ناوین بەر و ڕەوشێک تازەت چی ینی بەر و گۆڕانکاری گەورەت چی. باشە سووریا خۆی لەو ڕۆژە تازەیە بوو چکە پێشتر گۆڕانکاری بەسەردا هاتی بوو ئێسانی جارێکی دیکە گۆڕانکاری خاڕیتەی سیاسی و سەربازیە بێتەوە لە وڵاتە نەتەنها لە وڵاتی سووریا ڕۆژهلاتە ناوین هەمووی گۆڕانکاری چێت ینی کەسکی تەسەور نەتکرد بەیانیکە لە خەو هەلسن و ببینن و حەسەن نەسرەلا نەمایە کەسێکی تەسەور نەتکرد شتەکان پێشبینی نەکراو بوو لە 24 ساعتدا هەموو کۆتایی پێیانین ینی دیارە تشتە گۆڕانکاری گەورە ناوچە چێت بێ ناوێوێ ڕۆژهلاتە ناوین نویە ئاتازەیە یان هەر شتێکی دیبێ ینی ئەمریکا و ئیسرائیل بە وەدعە ڕازی نابن دەبێ لە ژێر زەمین دەرکەون سەر زەمین و ببن ئەکتەرێ
جالاک لناوچە دەستپێکە گۆرانکاری لە ئیران دەست پێت بوو. یعنی ئیران هیلال شیعی چێ کرد بۆ زۆر ئاستەنکی بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکا و بەرژەوەندیەوەوان دروست کرد لەبەر ئەوە دەست پێ بوو حەماس و حزب الله و سووریاژێکی لاواز کرد بوون گەلێکی ئیجار فشار دەست پێ بوو بە ئالی تورکیادا. يعني وزير دروة وزير دفاع يبرقري إسرائيلي دوتارا خويا كم دا جو يعني إما هول دنجو تركيا وإيران كنترول بكن أنا نظهر رشاشي لتوشاك إجا إيران جي وتركيا جي هست بم جورانكاريا كرن تركيا أما بين سر تركيا جي لايكي ناف خوي تركيا كريزا گەورە هەیە وارێ ئەمنی وارێ اقتصادی وارێ سیاسی هەمووی لە ئالۆزیدەیە لە ماوەی 13 ساڵ هەر هەوڵدایە ئەو کریزە تەصدیرکی سووریا ئەم جارەژی ئەو هەوڵدانە خوازێ يعني داود بەخچەلی معارەدە يعني منافسی ئەردۆغانە دەبێژێ پرسا کوردێن بین بەرلەمان و مناقەشە بکەن يعني وەضعی ئەردۆغان لە ئاستەنگیدەیە خۆست يعني ودوا دو سێ ساڵێ تاری دەژیکی بڕاستی ڕۆلی تورکیا لە سووریا تۆزەکی لاواز بوو هەوڵدا تورکیا هەوڵدا و تورکیا هەوڵدا لەگەڵ ڕێژیم لەگەڵ بەشار ئەسەد گفتوگۆژی بکەی بەشار ئەسەد قبول نەکرد ئینجا خواست وەزع بگەڕێنێ خالا سفر باشە ینی کەواتە ئەم جوڵانی کێسەر ڕووەدا لە حەلەب و هەندێک ناوچەی دیکەی سووریا و ئەخچکە جوڵەکان یانی جوڵی قورسن بەڕاستی شارێکی گەورەی و حەلەب یانی تا بکوێتە دەستی بەری تەحریر و شام تورکیا ئەوێت بەمە چ پەیامێ بگەێنێ بە تایبەتی بە ئیسرائیل و بە ئەمریکا و بە نایارەکانی بەحەقەت پەیامی ئەم تورکیا ئارمانجی تورکیا دیسە بگەرێ مەیدان لەبەر 3 ساڵ غایب بوو دوێ دیسە بگەرێ مەیدان ئەو ئەرمانجیەوە بەڵام بەهانە چ بوو ئەو سلۆگان چ بوو دروشم ئێمە باندۆرە ئیران لەسەر سووریا ناهێلن کەمەکەن ناهێلن کەمەکەن لەبن ئەو دروشمەدا دیارە ڕایە ناودەوڵەتی رازی کردە ئێم ئەو ڕێدەدنەوە هێزەی چەکدار ئێتوندرە و ئەو توانن ئیران دەریکن يعني ما اتفاقية كتعرض يعني بخوانوك أنا سوريا برا الاستخبارات ناف دولتي معقولة أبقى آمادة كاري وأقاو علينا به معقول لنا تركيا جيب راسي كاتك هالبجار كاتك يزور هستيار ودقيق بو أمريكا مشغولة بدستا ودستكرني دستلات روسيا مشغولة بأوكرانيا وشر القل أوكرانيا إيران جي يعني بريندار بويا بشتي مثلا حماس وغزة وأوانا ريجيم جي هر لآستي هري لاوازيدة همو روش لقازان جي تركيا خواست لم بوشاية فراغا جوهية بوشاية جوهية تركي ممكن ترامب وري معادلات بقورن ممكن روش الروجلات نابين برو قران كاري كي جورهاري بيش اف قران كاري رو بده هول دا جو كرتكي ورقري كرتك بوخوي بدز بين واوجي ممكنه يعني احتمالك اواجي هاي للايكي وكو منشار وكو برك للايكي دستيا تحرير الشام بكارتيني بو بدس خصنا كرتكي بهيز وكو حلب لا هيك يجيكي دستيا تحرير الشام لناو تشوجي يعني ليه رزقارد بي يعني رزقارد بي البر جناح تحرير الشام دستي تركيا ده اي بيشي جورجو بو يعني هاو بيمانشي تركيا كبيشتر امانه هم نزانين يعني امانه قاعده بون دواتر بون برين وسرا ويستاب بري تحرير الشام وهر بردوامي تركيا بيوندي ديل القلوان يعني بكنترول لا تركيا وهمو سركرداي واناكي همو لتركيا جيد بن همو اليكاريا لوجستي لتركيا تي لبر يعني وكو توانكي تركيا في تاوان بارا لبر او جاركي بكارتيني بو بدس خصنا في شهر وممكنه اگر بسر نكت دستيا قرباني قرباني يعني ارمانجا تركيا اسركي كرتكي ورقري بلام دبن سلوغانا ايران دريدكم
ئیران دەری کرد ئەمریکاژی رازیە ئیران دەرکەوێ ئیسرائیلشی رازیە ئەو رووسیاژی تا ڕادەیەکی یعنی خۆناغا رابرردوو رووسیا و ئیران پێکەوە شەرێ ئەمریکات کردن ئێستا گەهانە ئاستێکی دبێ هەلبژێرن رێژیم لەگەڵ رووسیا بێ یان لەگەڵ ئیران بێ لەگەڵ ئیران بێ ینی دوانش گەشتونەتەوە قەناعەت گەهانە ئەو بەڵام کاگعلی ینی پێ دوان نییە ئەم هاوکێشەیە زۆر قورسترە لەوەی کە هەروە بە ئاسانی ینی ئێران و رووسیا ینی دەست لە سووریا بەر بدەن کە خۆیان شەڕێکی چەند ساڵاکەن و ئەوان سووریان هێشتا و پاراست و ڕژەمەکەی ئەسەدیان ڕاگرت وایان ممکن نییە ئەمریکا و رووسیا لە سووریا بگەرن ینی ئێران و پشت بە ئیران و پشت بە سووریا بکەن بەر ینی هەموو ناکۆکیە ڕۆژهڵاتە ناوین دێنن لە مەدانە سووریا چارەسەرد یەکلایەکەن یەکلا دەکەن ئێستاژی تەماشەکە ئەو نیشانەکەش یەکلایکردنە یعنی حزب الله چوو حماس چوو نازانم کی چوو ئەخیر دوێ هەموو بێن لەسەر شانۆیە سووری کۆم ببن و چارەسەریەک کۆتایی بێنن لەبەر ئەوە ئێمە دوێژن ئەو گۆڕانکاری لە ڕۆژهڵات ناوین ڕوو دەدێ ئەو ڕوودان هەمووی دێنن لە سووریا کۆتکن لێ دێ چارەسەردکن یعنی ئێستا تورکیا یعنی وضعی داخلی وەکومە گوت زۆر لاوازە دەبێت تەزدیری سووریەکانی بکە بۆ بێنە سووریا ئەو ئامانجێکی دیتر تورکیا هەیە فشار بدێ سەر ڕێژیم قبول بکە لەگەڵ تورکیا ئاشت بێ گفتوگۆ بکە گفتوگۆ بکەی یعنی ئاکتەری سەرەکی ئێستا تورکایە رێژیمژی بەر دو ڕێگایە ڕێگاک یا دەبێت تەنازل بۆ تورکیا بکەی مەرجێ رێژیمێ سەر تورکیا گۆ ئەو ناوچەی داگیرکردی بگەڕێنێ نەگەران و ناوچەکی دیژی زیاد کرد یا دەبێت تەسلیمی تورکیا ببێ یانژی تەنازل بۆ ملەتی خۆ بکەی بۆ سووریا بابێنە سەر میلەتی سووریا بە هەموو نەتەوە پێکاتەکانەوە بە دیاریکراوی ئەنێ مەگەر باز زە کورد بکەین کورد لە ڕۆژاوی کوردستان کۆمەڵە گەرێمی گرنگیان بەدەسەوەیە توانیویان هەرێمەکانی خۆیان سەرڕای ئەو هەموو فشارە هەرێمایەتی کە لە سەریانە بە تایبەتی فشاری تورکیا و هاوپەیمانەکانی ینی کە زۆرێک لە ناوچە کوردیەکانیشان داگیر کرد لە کاتی بێدەنگی ئەمریکا و رووسیا و ئێران کورد ینی بینیمان بە تایبەتی هێزەکانی هەسەدا ینی سەرەتای ئەم گرژیانی کە ڕوویدا لە حەلەب چونە فڕۆکەخانەی حەلەب بۆ ئەویان پاراست نازم تا چەند ئەمە ئیتیفاقێک بوویان نا چکە دەوترا ینی کۆمەڵێک خێزانی کورد و هەندێک ینی خەڵک لە ناو فڕۆکەخانەکەیە بوون ئەمان چوون بۆ دەرباسکردنی ئەوان دواترەوە تا چکە فڕۆکەخانەکەش کەوتۆ دەستی ینی جەماعەتی بەری تەحریر الشام کورد بە گشتێکەوێتە کوێی ئەم هاوکێشە هەرێمایەتی و نێودەوڵەتی کە ڕووەداوە ئەم پریشکی ئاگرا بەر کورد ئەکەوێت کورد ڕوبەڕووی جارێکی دیکە بەری تەحریر الشام و هاوپەیمانەکانی تورکیا بێتەوە کاگعلی ئەو خۆ ینی کورد ممکنە دەروی ئەو شەڕەماوە بەڵام کێشە لای تورکیایە یعنی تورکیا کوردێک باشووری ئەفریقیا بێ هەر لە دیشیە یعنی ئەف شەرێ لە حەلەب دەبێ کورد عیلاقە پێ نییە بەڵام تورکیا هەر هەوڵ دەدێ کورد بێنێ ناوی شەری ڕاستی تا ئێستا هەلوستە کورد باشە قەسەدە و ئەو هێزی سووریای دیموکرات ئەوانە یعنی تا ئێستا خۆ لەو شەرە پاراستنە هەنێک گەرەکی کوردنشین هەنە لە حەلەب ئەوژی پاراستنە ینی هەن شوون هەبوون ڕێژیم تێدەبوو کاتی دەرچوون ئەوژی گوندی کوردە زەهرا و نوبل و نزانم چی ئەوژی هەموو کوردنشین ئێستا گەڕەکە کوردنشینانە هەسەدە لێ ینی ئەگەر وا بچێ سەری ینی ئەو عملیە کۆتایی وەرێ و کورد پاراستی بمێنێت شتێکی باشە کورد تێکەوێ ممکنە ینی ئەردۆغانە ینی تورکایە ڕێگەجرت بەهاناک هەبێ کورد تێکەوێ یەکسەر لە هەموو تشتی دگەرێت تێ دوای کوردکەوێ لەبەر ئەوە ینی با پرۆسە وەکو خۆ بچی ناحەیەک دی ینی ئالیەکی دیژی هەیە ئێم پێم وایە یعنی تورکیا وتاراوی سیاسی دە بەحث کرد بێژێ ئێمە ئەمە تشتێکی یاسایی کرێت تشتێکی نەشەرعیمە نەکرێت نەیاسایی نەکرێت چۆن بێژێ ئەو خەفد تەسعید
ینی داخستن دابەزاننا گرژی نابێنی ئالیە چەکدار ئەو 2019 دەست پێ بوو ئەو کاتە ئەف حەلەب سەر چەکدارێ توندرەورە بوو دوایی سووریا و رووسیا 2020دا لە توندرەوان ستاند وەرگرتەوە ئێستا ترکیا دەڵێ ئێوەوە خەفدت تەسعید وە خەرق کردە دەبێ ئێمە بگەرن سەروەی ڕێکەوتنا نابێنیمە ئاگۆ گرژی دابەزێنن چییە ئێوێ ڕێکەوتنی ڕابردوو جێبەجێ جێبجێ بکە ینی حیساب دکێ هاتنە جەبهەتن تحریر الشام هاتنە هەیئات تحریر الشام بۆ حەلەب تشتێکی یاساییە و بپێی ئەو ڕێکەوتنە خەفدت تەسعیدە لەبەر ئەوە ئێم وا تەوەقعات بکەم ئەو شەرە بەرفەرەوان نەبێ بەرفراوان نابێت ناوچە کوردیەکان ناگرێتەوە ئەز وا تەمەناتکەم وا تەوەقعشی دکەم لەبەر چێ لەبەر ینی سووریا هێزەکە چەکدار وەکو هەیئا تەحریر الشام بجوولێنێ لە ئودلب بێنێ حەلەب بێگۆ هێزەی ناودەوڵەتی رازی بن ممکن نییە ئایا دەرفەت هەیە لە پێش ئەردۆغان ئەو هێزەی چەکدار ببێ بەر و دێرە زۆر و بەر و ناوچێ شەرقی فورات باوەڕ ناکەم بەر وەدا زۆر هەستیارە هەر کەس بکیفی خۆ ناتوانێ بجوولێ تورکیا ئەو هێزێ ناودەوڵەتی رازیکردنە گۆ هەیئە تەحریر شام بێ حەلەب دبن بەهانە ئێمە دچن ئیران دەریتکن ئیرانە مشکلە نییە بەڵام بچێ دێرە زۆرێکی بکەی ناوچەی کوردی ئێران لە زوربەی ناوچەکانی ینی سووریا هەیە ینی لە بندەسی ڕژەمەکەی بەشار ئەسەد ینی بنکە و ینیەوە تا ناوچەی عسکەری فراوانی هەیە لەوێ خۆ تۆ ئەگەر ئەمە بەردەوام بێمە هاوکێشەیە و ئەم گۆڕانکارەی کە ینی هەم ئیسرائیل هەم ئەمریکا هەم تورکیاش کە تا ڕادەیەک متفقن لەسەری بۆ دوورخستنەوەی ئێران لە شان و عسکەری و سیاسیەکە خۆ ئێران بێدەنگ نابێ بەڕاستی کاگالی ینی ئەگەر وابێت پێ دوایە پێکدادان و ینی چۆن ڕوبەڕووبوونەوەی قورسی سەربازی ڕووبدا لە داهاتوودا زانێ ینی ئەردۆغان کاتێکی زۆر دقیق هەڵبژارد لاوازی ئێرانی بە ینی ئێوارە حزب الله و ئیسرائیل ئەمزەکردن ڕۆژادی بەیانی ئێریش بەردا بۆ لەبەر ینی حزب الله هێزی حزب الله لە ناو سووریا پاڵپشتی زۆر گەورە بۆ ڕێژیم کرد ینی لە کاتێکی دەهات حزب الله کەلەپچە بوو ینی ناتوانێت یارمەتی ڕێژیم بکە ئەو یەک دووەم ئیران هەر لە بن فشاری ناودەوڵەتیە و ئێتە دەستی خۆ درێژی ناو دەوڵەتی ڕۆژهڵاتە ناوین کێ و نازانم چی و نازانم چێ و حەزب الله و حەماس ئەوژێکی ینی لاوازکردن و دەربێ گەورە لوادان حزب الله بڕاستی ینی ترسایە تۆزێکی ترسایە ناتوانێت تەدەخل بکەی رووسیا هەوڵ ددا نابێنە تورکیا و بەشار ئەسەد ئاشتبوونێکی دروست بکە ینی رووسیا هەوڵ ددا نابێنە سووریا و تورکیا ینی تەفاهمەکەی دروست بکەی ئێگۆ ڕەفست کرد بەشار ئەسەد بوو رووسیاژی تا ڕادەیەکیش ڕێژیم عاجز بوو دەستی لە ڕژێم بەردا تۆزەکی تەواوی دخوازێ دەرسێکی وانەکی بدێ ڕێژیمە بەشار ئەسەد لەبەر ئەوە هەموو فرس هەموو دەرفەت لەبەر ڕێژیم گرتی بوون ینی ئەردۆغان کاتێکی دەهاتە حەلەب داگیر کرد ڕێژیم ناتوانێت قسە بکەی باشە تقریبا کۆمەڵێک ئێستا هەیە لەسەر شاشی کوساد نیوزەڕای ینی هەمووی هەسەدەیە کاڵە داوا لە رووسیاکەین سنوورێک بۆ پێشڕەوی خێرای گروپە چەکدارە توندڕەوەکان لە سووریادا دابنێ هەروەکشانەوەی رووسیاڵە لە هەندێک ناوچە کاریگەری نەرێنی هەبووە ینی ئەم داوای تقریبا ڕێگێتەوە لەسەر ئەو شیکردنەوەی جەنابەت کە رووسیاش تا ڕادەیەک لە ڕژێمەکەی بەشار ئەسەد نیگەرانە بە هەندێک لە هۆکارەکان بەوەی کە بەو شێوازە بوو ینی ئەسەدەش ینی باز زەوژەکە لە ڕێکەوتنێکی سیاسی فرەلایەنە هەیە ڕێگەوەی کە جەنابەت ئاماژەی بۆ دەی ینی ئەمە ڕێکەوتنێکی سیاسی و سەربازیە لە نێوانە لایەنانەی کە ڕوو ئەدات بەڕاستی لە سووریا منەمە بینە سەر بابەتی شەڕی حەماس و شەڕی حیزب الله لەم شەڕی ئیسرائیل لە بەرامبەر ئەم دوو لایەنە لە فەڵەستین کە حەماسن و لە لوبنان کە حیزب اللهە لە ینی باشووری وڵاتە ئەم دوانە لاواز بوون بەڵام ینی بوونیان ماوە لە ڕابردووش دایمە بینیمان ینی ڕژێمەکەی بەشار ئەسەد لاواز بوو بەڵامەوە تا بوونی ماوە لاوازبوونی ئەم هێزانە
ئەوە تاوکو جەناب دەڵی ناتوانن هیچ لایەکیان بە فریای یەک بکەون و بێن یعنی چۆنەڵی تا ڕادەیەک ڕۆڵێکیان هەبێت لە یەکلایکردنەوەی هاوکێشە سەربازیەکە لە ناوچەکەدا. لاوەزبوونی ئەمانە لە بەرژەوەندی بە دیاریکراوی تورکیایە یاخود نەخێر ئیسرائیلە و ئەو نەخشە سیاسیە گەورەیە کە ئیسرائیل دەوێت لە ناوچەکە بەرقەراری ینی گۆرانکاری ڕۆژهڵاتە ناوین بپیلانە ئیسرائیل و ئەمریکایە. ینی مهندسی ئەو گۆرانکاریە سەد ئەمریکا و ئیسرائیلە و نە لە ساڵێکێدا دەست پێ بووە لە مەیشدا دەست پێ بووە 10 ساڵ هەنا ئیسرائیل بەحسا ڕۆژهڵاتە ناوین تازەتکی تازە ینی چێ ینی ئیسرائیل وەکو لاشێکی غەریب بەیانید ڕۆژهڵاتە ناوین دەیە قبول ناکێ وەخت هاتیە کات هاتیە گۆ ببێ ئاکتەرەکی ئیجابی ڕۆژهڵاتە ناویندا و بەرژەوەندی اقتصادی و تیجاری و پرۆژێ لە هەند و لە نزانم کو هەموو ڕۆژهڵاتە ناوین دبێ بنگەهک بەرژەوەندیە ئەمریکا و ئیسرائیل. یعنی لەبەر ئەوە سەیری کە پێش 13 ساڵ بناف بەهارە عەرەبی چێ ڕێژیمی دیکتاتۆری هەموو لاوازکردن کۆمەلگا عەرەبی ئاگۆ بوو هێلین بۆ توندرە و داعش و ئەو هێزەی چەکداری توندرە و ئەو هەموو ئەو کۆمەلگا هلوەشاندن مابوو ئەو دەستێ ئێگۆ ئیران بکارتانین وەکو حەماس وەکو حزبڵڵا ئەوژیکی کۆتایی ڕێژیمە سووریژێکی گەهاندن ئاستێکی لاواز یعنی بێتین بێڕەح اینجا ینی دیارە هاتنە ترامپ گونجاوە لەگەڵ ئەم پرۆژەیە ترامپ حکم ئیستیلام بکێ پێم وایە دەست پێ دەبێجا جیبجیکردنە ئەو پرۆژەی ڕۆژهڵاتە ناوینی تازە. بەڵام ئێمە کاعلی بورە خۆ قسەکەشە پێ بڕۆم. پێشتر ینی سەردەمی ترامپمان تاقی کردەوە ینی ڕۆژاوی کوردستانمان بینی کە بە حەقەت لە سەردەمی ترامپە ینی بڕیاریای هێزەکانی بکشێنێتەوە لەوێەوە پاڵپشتەکانی بۆ ینی ڕۆژاوی کوردستان کەم کردەوە. پێتان وانییە لەم نەخشە گەورەی جارێکی دیکی سیاسەتی داڕشتنەوەی ڕۆژهڵاتی ناوەڕاست کە ینی ئەو تا ئیسرائیل ڕابەرایەتیەکە و بە پاڵپشتی ئەمریکایە بە هاتنی ترامپ ینی ناوچەکە ئەوەی کە زەرمەندی یەکەم بێ پێ دوایە کورد بێ یاخود نەخێ کورد ئەگەر وەکو هاوپەیمانێکی ئەمریکا بمێنێتەوە دەتوانێت پارێزگاری لەو ناوچە سیاسی خۆی بکات. کورد لەمە زیاتر زەرەر نابینێ سەیریکە ڕاستە ترامپ مەرحەلە ڕابردوو ینی ڕۆلێکی سەلبی نیگەتیڤ دەربارەی سەرێکانی و گرێسپی و ئەواناکێ تەسلیمی تورکیاکردن ئەو ڕاست بوو بەڵام ترامپ و ڕاشتە تەلیفۆنی لەگەڵ مەزلوم کۆبانی قسە کرد یەکەم جارە میژۆی کورد لە سووریادا سەرۆکی ئەمریکا لەگەڵ سەرکردەیەکی کورد قسە بکەیت شتێکی گەورە بوو ئەونا ترامپ بوو ئەو یەک دووەم یعنی جەنابەت ئاگادارە گۆ ئەمریکا بکەسێکی وەک ترامپ برێوە ناچی دەستگە هەنە و مؤسسات هەنە و سیاسەتە ئەمن القومی ئەمریکی هەیە و هەموو ئەو شتیانە هەنە ترامپ ئەگەر تەماشەشی بکە یعنی تشتێکی عجایب کرد ئەو تیمێ وزەرا ئێگۆ هەلبژاردنە هەموو ئێگۆ دژی تورکیانە واتە دۆستی کوردن ئەگەر دژی تورکیان حتمما لە قازانجی کووردا ئەو یەک دووەم یعنی ترک بوون عرب بوون فارس بوون لە سەرانسەرێ 100 ساڵێ ڕابردوو دگوتن ئێمە ئیسرائیل تاوێژن دەریا کورد نەگوتیە ئیسرائیل تاوێژن دەریا ئەگە ئیسرائیل ببێ ئەکتەرەی سەرەکی لە ڕۆژهڵاتە ناوین وێ ڕقی کێبێ وێ ترک و عرب و فرس بێ یان وێ کورد بێ پێم وایە لوایە دیتر بێ لە ڕێژیمی عربی و تورکی 24 دەولەت وێ ڕقی ئیسرائیل لوا بێ لە شەرێ ساردا کورد زەرەر کرد چما هەر کەسێکی نێزیکی کورد بوو تورک و عرب و فرس پێکەوە لێ تۆلەت بوون ئێستا وەختی ئیسرائیل لە ڕۆژهڵاتە ناوین ئاکتەرێکی سەرەکی بێ لە جەنگی ینی هێزە ینی کارێ دۆستانیا کورد بکەی کارێ شەرێ کورد نەکەی کارێ ینی دەرفەتێکی لە کوردرە پەیدا بکەیت بەرگۆ کورد لە 4 دەولەتە وەکو بمباکی موقەتە کاتیە هەر کەسە کارێ بتەقێنێ لەبەر ئەوە ئیران و تورکیا نیگەرانن یعنی زانن گۆرانکاری ئەگەر ڕوو بدێ ئیسرائیل وەرێ مەیدانێ
يعني كرد هێزێکی میان ڕەوە و ممکنە استیفادە لێ ببێ وناوچەکانی خۆشی پاراستووە شەڕی داعشی کردووە هاوپەیمانی ئەمریکایە بەڕاستی لەبەر ینی دۆستێکی خراپ نییە لەبەر ئەوە هەوڵ دەدن تورکیا ئەو دەولەت بەخشەلی یەکسەر هاتە بەرلەمان و پرسا کوردکرە ڕۆژەوێ و وتن کابابێ وە نزانم چێ نەج بەر چارەسەرکردنا پرسا کورد لە تورکیا بەڵام بۆ بەرئاوێتیکردنا پرسا کووردە ئێمەشێکی دوێم قازانج لێ وەرگرن کاتی گوت بە پرسا کورد ئەم مناقەشە بکن دەبێ کورد ئامادە بی يعني براستي تخوازم خالك بيجم اف قران كاري واف هاتنا هيزي چكدار بو حلب وبو ايدي تري يعني اما هر تحليل كن كازرري اف هنگاوا سر كرتشيا اما دراسه بابلك قازانجي اما تشيا اري اما ان فكر ناكن كا اما چتوانن برگريل برسياري شي جوان ومعقوله فعلا شكرنا وكباوابي فعلا باشە باوە پرسین قازانجی کورد لەم گۆڕانکاریە ینی سەربازی و سیاسیانی کە ڕووەدا لە ناوچەکە چییە بۆ نمونە ئەمەی کە لە حەلەب و ماوەیەشی دیکەش دڵنیا بە حەماش دەکەوێتە دەستی ینی هەیە تەحریری شام قازانجی کورد چییە لەمە کاک عەلی ینی ئێمە ینی سەیری کە ئێمە ناخوازن بێژن بەڵام ینی عەمەلیەن بەم هەنگاوە سووریا پاردابەش دەبێت سەرچار باش ینی ئەگەری کەوتنی ڕژەمەکەی ئەسەد هەیە نا ئێستا ئەسەد هێزێ ناودەوڵەتی پێویستیان بە ڕێژیم هەیە ئیسرائیل لە باشتر لە ئەم ڕێژیمە نەبینی فۆرد بوو 2011 هاتە حەما ڕوخاننا ڕێژیم خست دوای 3-4 ساڵ گۆیم غەڵەت بووم لەبەر بەدیلێ بەشار ئەسەد ئەخوان المسلمین و ئێدی ترێنە لەبەرەوە یعنی ئێستا تایبەت ئێستا وضعی ڕێژیمە سووریا نەمەترسیە لەسەر بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیل 13 ساڵ لە هەموو سینۆری ئیسرائیل ینی شەر بوو تەنها سینۆری سووریا شەر نەبوو چکە میدیاکانی ئیسرائیل هەنێ هەواڵیان بڵاو کردوتەوە کە ینی پێچێت لە داهاتووە یعنی ئەمان هێرشی سەربازی بە هاوپەیمانەتی ئەمریکا بکەنە سەر ناوچەکانی ژادەسەڵاتی ڕژەمی بەشار ئەسەد ئەگەر ئەمە واقعی بێت ئەین تۆ بڵێ ڕوو بدات یاخود نەخێر ئەگەری ڕوودانێکوی جەناب تەڵی چکە بەشار ئەسەد مەترسیشی وەها نییە ئێستا بۆ سەر ڕاستە ڕژێمی ئێستا ڕێژیم تەهیل دکن یعنی ئێستا پرسێک لە ڕێژیم دبێ ئێتە لەگەل ئیران دمینێ یان عیلاقاخوا دبڕێ دەبێ ڕێژیم وەلامە وێ پرسێ بدێ ئێستا شەڕی غەزە یعنی لە دەروی شەرما و هەلویستێکی عاقلانە بووژی حەسەن نەسرەڵڵا و حیزب الله تێک چوون و دۆستی هەری نزیک بێ وەلام ئیران زەربێ گەورە ئیسرائیل لە ئیراندان هەر بێ و پێم وایە ئەف شەرێ لە حەلەبژی دەبێ ڤەکشاندنا ڕێژیم پێم وایە ڕێژیم ئەگە لە حەلەب بمێنێت دەبێ ڕێگال بەر ئیران بگرێ و حەس ناکەوە ڕوبڕووی ئیران بێ باشتر ئەوە هێزەکی چەکدار وەرێ ڕێل بەربگرێ و ئەوژێکی تەماشەتکە ینی تا ڕادەیەکی ممکنە دلێ ڕێژیمشی بێ ئەف وەدا لەبەر ئەوە ئێمە وەکو کورد براستی بگەرم سەر وێناکەی ئەف وەدا وەداکی زۆر گەورەیە گۆرانکاریکی گەورەت بێ پێم وایە بۆ کورد ئیجابیە کورد لەوێ خۆی ئامادە کردو بۆ ئەم گۆڕانکاریانە پرسیاری ئەوە ئایا کورد خۆ ئامادەت کەیانە لە هەموو کوردستان بگشتی و بتایبەت لە ڕۆژئاوا هیچ ئامادەکاریک نییە ئەمە مەترسیە دوو هێز هەبوون لە 3 ساڵ زیاتر ئەمریکا ناوبینیت کێ هەوڵ دەدێ لەسەر مێزاکێ ڕوون بگن وتارێک سیاسی هەوبەش ناتوانن ئەف بڕاستی کاریسەتە کارەسات نە هەیئەت تەحریر شام تەنهایە کاریسەت لای مەژی ئێمە ئەگەر یەک وتار بن توار بن پرسا کورد لەسەر ڕایە گشتی بدن ناسین و خەڵکی ناودەوڵەتی ئێز هێز وەکو ئەمریکا وەکو رووسیا وەکو ئەوانە رازی بکن پرسا کورد پرسەکە عادلە و قازانجی لێ هەیە قازانجێک گرتوبیت یعنی لێرە سەرکردەی کورد چوونە ئەمریکا ڕێککەوتن هاتن سەدام ڕوخاندن ئەمریکاە و ئەمریکاژێکی فیدرالی دروست کرد ئێمە ئەو تشتمە نەکردێت تا ئێستا دەبێ زوو کورد دەورا مێزاکی کۆ ببن وتارێک سیاسی مشتەرەک دەرخن ئێستا پرسیار لە بکێ کوردی سووریا چ دخوازن ناتوانم بێژم
گوتارێکی یەکگرتوتان نییە ئەس شێوەیەکی دوێژم ئەنە کەسە شێوەکی دوێژێ پەیادە شێوەکی ئێدی تر شێوەکی دەبێت دۆر مێزەکی ڕوونن هەر کەسکی ئێمە بۆ خۆمان بەڵام دەبێ وتارێکی هەوبەش هەبێ بۆ ڕایە گشت کاتیەوە نەهاتووە کە ئەم هاتیێتە کۆنگرە بکرێ و ئەم گوتارە یەکگرتوتانە لەسەر ئاستا وتارە یەک وتار پێویستە وتارانەتەوەی سەر ئاستی کوردستان زۆر زەحمەتە وەضعی ئێستا هەی ممکن نییە هێزی سەرەکی کوردستانی کۆ ببن و وتارەکەی بدن حەسانتر ئەوە گوە هەر بەشێک بۆ خۆ وتارێکی ینی خۆجیهی وتارێکی پەیدا بکن کورد لە سووریا چت خوازن یعنی ئێستا ڕێژیم لاواز بووە یعنی سەرکردایەتیا کورد لە سووریا دوێ بپەلە دانیشێ بگە یەک وتارێ داول ڕێژیم بکە لاوازیە ڕێژیمدا داولێ بکە بێ ئەتیفاقەکەی بکەن ئێوەکو حزبی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا ئەم هەنگاوەتان نەناوە یاخود لە ئێستا داواتان نەکردووە ئێمە ینی بەداخەوە ئێمە ینی حزبك تەنهانە نەل ناو ئەنە کەسێنە و نەل ناو پەیەدێنە دژیوانین بەڵام نەل چارچەوێ سیاسی ئەنە کەسە و پەیەدێنە ئێمە و حزبك دیتر هەیە حزبێکی لەسەر عەردێ هەیە حزبێکی کەڤنە و خودی کادرێکی باشە ناوی حزبی دیموکراتی یەکیتی کوردی سووریا بەرێز شێخ ئالی سکرتێری ئەو حزبەیە ئێمە و ئەوان گەهانە ینی وەکو ڕێکەفتنەکەی وەکو خاڵێ ینی هەماهەنگی هەفبەش لەسەر خاڵێ مشتەرەک چۆن جارە سەریا پرسا کورد لە سووریا دەبێت ئێمە ڕێکەفتنە لەگەل پەیەدێژی جارەکەی ئێمە دانیشتن هەوڵ ددن ئەگە ئەو ئامادە بن ئێمە ئامادەنە هەردوو پارتی لەگەل ئەوان فراوانتر ببێ ئەنە کەسەژێکی بێ شتێکی باشە ئێمە زۆرمە هەوڵدایە بەڵام مشکلە لە لای ئەنە کەسە و پەیەدەیە هەردوو یانی یەک لەگەل ئتیلافە و یەکژیل سەر عەردێ ڕێڤەبەریەتکی هەردوو دەهێزێ هەنە ینی بێوانە نابێ هەر ڕێکەفتنێک ببێ بێ ئەوان نابێ ئێمە تا ئێستامەت گوتوێ ڕێکەفتنێک گشتی بێ بەڵام کات هاتیە شتێ ممکنە ئەم ڕێکەون دوێ ئەم پەلە بکن ئەی هەر تەخیرێک دیترێ هەر دەرەنگبوونێک دیترێ نەل قازانجا کووردە کورد ئەف دەرفەت ئەگەل دەست بچێ 100 ساڵی دیترێ ئەف دەرفەت نایە دەرفەتێک ڕاستی زێرینە ینی پێش 2 ساڵە ئێمە بێهێوی ببوون مەگوت مەگۆ ئۆپۆسیۆنێک هەبوو لە سووریا لە دژی ڕێژیم بوو دەرچوو ئەو ئۆپۆسیۆن خراپترە لە ڕێژیم دەستڤالە ئێمە دەرچوون ئێستا گۆرانکاری گشتی چێت بێ کورد بگشتی دکەونە معادلە ڕۆژلاتە ناوین ئەو ئەگەر یەکگرتو یەکگوتاریش نەبێ هاوپەیمانەکانی پشگیری ناکەن بەڕاستی بە تایبەتی ئەمریکا وڵاتانی لەبەر ئەوە یعنی بڕاستی هەم هەر بەشێک دەبێ هەوڵ بدێ وتارێک سیاسی مشتەرەک پەیدا بکەی و لەسەر ئاستی کوردستانجی دوێ هەوڵدانێک ببێ تایبەت ئەڤێزێ گەورە کوردستانی ئەو مبادرە بکن پارتیە دیترێ داوا بکن کۆنگرێکی نەتەوەی شتێکی ئەوە هەبێ یانە بڕاستی گۆرانکاری گەورەتێ ئەو گۆرانکاری بم شێوەی ئێستا هیچ قازانجا کورد لێنینە بەڵام کورد ئەگەر کاربن ڕێکەون توانن دەورەکە گەلێکی ئیجابی لە ڕۆژهەڵاتە ناوی گشتی بلیزن. زۆر سوپاس بۆ بەڕێز عەلی شەمبینی نوێنەری حیزبی دیموکراتی پێشکەوتنخوازی کوردی سووریا لە هەرێمی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو. زۆر سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا ساغ و سەلامەت بن. خواتان لەگەڵ.